شانزەی ئەم مانگە جنێڤ میوانداری کۆبوونەوەیەکی گرنگی کرد. هەردوای هەڵبژاردنەکانی ئەمریکا جۆ بایدن کە گەڕانەوەی ئەمریکای ڕاگەیاند لەگەڵ ڤلادیمیر پۆتین کاوا بیردەکاتەوە ڕوخانی یەکێتی سۆڤێت کارەساتێکی جیۆپۆلۆتیکیە لە ناوچەیەکی بێلایەن بەیەکەوە کۆبوونەوە. کۆبوونەوەکە لە جنێڤ واتای سمبولیشی هەیە. لە ساڵی 1985دا سەرۆکی یەکێتی سۆڤێتی جاران میخایل گۆرباجۆڤ و سەرۆکی ئەو کاتی ئەمریکا ڕۆناڵد ڕیگن لەوێ کۆبوونەوە هەنگاویان بۆ ڕێکەوتنێک نا کە نەک تەنیا بۆ هەردوو وڵات بەڵکو بۆ تەواوی جیهان گرنگی هەبوو. بە بڕوای چاودێران سەرەڕای تێپەڕینی چەندین ساڵ بەسەر کشانەوەی یەکێتی سۆڤێت لە گۆڕەپانەکە و کۆتایی هاتن بە جەنگی سارد. بەڵام کۆبوونەوەکەی پۆتین و بایدن هێندەی کۆبوونەوەکەی گۆرباجۆڤ و ڕیگن گرنگە. بەو پێی پەیوەندیەکانی هەردوو وڵات بە ئەندازەی قۆناغی جەنگی سارد خراپە. هۆکاری ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەمریکا دەیەوێت تاکجەمسەریانە بەرگری لە سیستەمی جیهانی بکات و ڕێبەراتی تەواوی جیهان بکات. رووسیاش بەتایبەت لە 2000ەکانەوە سیاسەتێکی دەرەکی چالاکانەتری گرتووەتە بەر و لە دژی ئەم دادگای ئەمریکا دەوەستێتەوە. لە میانی ئەم بۆچوونانەدا هەردوولا لە زۆرێک لە ناوچەکانی قەوقاز و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زۆر بواری وەک وزە و تەکنەلۆژیای سەربازی لە ڕکابەریدان. سەرەڕای نەمانی هاوپەیمانی وارشۆ و بوونی ناتۆ سەرەڕای ڕوخانی یەکێتی سۆڤێت بەلای مۆسکۆوە کە هێشتا خۆی بە کاریگەر دەزانێت لە جوگرافیای یەکێتی سۆڤێتی جاران ململانەی توندی لێکەوتوەتەوە. بەهۆی تەواوی ئەمانەوە بەر لە کۆبوونەوەکە تەنانەت یەکتربینینی هەردوو سەرۆک وەک سەرکەوتن و هەنگاوی گرنگ لە قەڵەم درا. هەروەها کۆبوونەوەکە زۆر لەوە باشتر تێپەڕی کە چاوەڕێ دەکرا و هەردوو لا جەختیان لەوە کردەوە کە کۆبوونەوەکی زۆر بە سوودیان ئەنجامداوە. هەر یەک لە بایدن و پۆتین لەسەر ئەوە ڕێکەوتن کە وەک هەنگاوی سەرەتایی باڵیۆزخانی وڵاتەکانیان بکەنەوە. وەک زاندراویشە دوای ئەوەی بایدن دەسەڵاتی گرتە دەست بەهۆی تۆمەتبارکردنی رووسیا بە دەزوەردان لە هەڵبژاردنەکانی ئەمریکا ژمارەی کارمەندی باڵیۆزخانەکان بۆ نزمترین ژمارە کەم کرایەوە. پێشتر دوای لێدوانە توندەکانی بایدن دەربارەی پۆتین هەریەک لە رووسیا و ئەمریکا باڵیۆزەکانی خۆیان کێشایەوە. وا پێدەچێت ژمارەی کارمەندانی باڵیۆزخانەکان کە لە ماوەی ڕابردوودا کەم کرابەوە لە ئایندەیەکی زۆر نزیکدا دووبارە زیاد بکاتەوە. گەرچی لالووتکەی جنێڤ هیچ بابەتێک باتێر و تەسەلی گفتوگۆی لەبارەوە نەکرا، بەڵام گفتوگۆکردنی هەردوو سەرۆک دەربارەی پرسە ناوچەیەکان هەنگاوێکی گرنگە بۆ دیاریکردنی ئەو بوارانەی کە دەتوانن گفتوگۆیان لەبارەوە بکەن. یەکێکی دیکە لەو کێشانی هەردوو سەرۆک لە دیدارەکەی جنێڤ گفتوگۆیان لەبارەوە کرد ئێران و ئەفغانستان بوو. بڕیاردرا لایەنەکان گفتوگۆ بکەن لەبارەی ڕێگریکردن لە ئێران لە دەستخستنی چەکی ئەتۆمی. بایدن ئاماژەی بەوە کرد کە پۆتین بەڵێنی داوە هاوکاری بکات لە دەستەبەرکردنی ئاسایش لە ئەفغانستان. بە بۆچوونی چاودێران هەموو ئەم بابەتانە وەک پرسەکانی دیکەی پەیوەست بە پەیوەندیە دووقۆڵیەکان لە چوارچێوەی دیالۆگ و سەقامگیری استراتیژی نێوان هەردوو وڵات لە ئایندەدا گفتوگۆیان لەبارەوە دەکرێت.